سەردانی گەورە ژەنەراڵێکی ئەمریکا بۆ ڕۆژاوای کوردستان، سەردانی وەزیری بەرگری ئەمریکا بۆ ژمارەی وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بێجگە لە عێراق ئەوانی تریان بە نەیاری ئێران دادەنرێن. ئازەربایجان ڕای دەگەێنێ فڕۆکەخانی ببورن فڕۆکەخانەکانی وڵاتەکەی دەکاتەوە بۆ فڕۆکەکانی ئیسرائیل. لە هەمان کاتیشدا پەیوەندی دیپلۆماتی نێوان ئێران و شانشینی عەرەبستانی سعودیە هەڵکشانێک بەخۆیەوە دەبینێ. لێرەدا پرسیارەوەیە ئەم هەموو جوم و جۆڵانە چی دەگەێنن بۆ ئێران؟ ناسر بابەخانی نووسەر و لێکۆڵەر لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک ناسر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. وەک ئاماژەم پێکرد کۆمەڵە جم و جۆڵ دەستیان پێکردووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کۆبوونەوەکانیش زۆرن. لە کاتێکدا گومانەکان هێندەی تر قوڵبوونەتەوە لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران. ئەمێ بزانم ئەو جم و جۆڵانە چەندێک پەیوەندیان بە گرتنەبەری ڕێکارێکەوە هەیە لە بەرامبەر ئێراندا. لە پرسیارەکەتە دوو جارت ئاماژە بە وشەی جم و جۆڵ کرد. پێم وایە بنجاوترین وشە بوو بۆ ئەوەی کە ئەگەر ئاوڕێک بدەینەوە سەر لانی کەم لە دوای شۆڕشی گەلانی ئێران هیچ کات لە ماوەی ئەو دوو مانگەی ڕابردوودا ئەوەندە جم و جۆڵە ئەمنی و نیزامیەی بڵین لە بەرزەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەبارەت بە پرسی ئێران بە تایبەتی لە ئارادا نەبوو. هەروەک بۆ خۆدان مەجە پێفەرموو ئەم سەفەرەی دوایی لوید ئاستین وەزیری بەرگری ئەمریکا و بەرلەوی جێک سالیوان ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکا و هەروەها خودی بلینکن وەزیری دەرەوە و دەتوانم لەویش گرنگتر ئاماژە بە مارک میلی بکەم سەرۆکی ئەرکانی سپای ئەمریکا واتە و هەروەها سەرۆکی هەواڵگری دەستگای با بڵین هەواڵگری ئەمریکا CIA بیل بەرنز ئەو پێنج کەسایەتیە کە دەکرێت بڵین لە هەرە هایەسترین کەسانی ئەمنی و نیزامی ئەمریکان نیشاندەری یەک شتە چون لە کۆی قسەکانیان دوو یان بڵم سێ کۆدی دەتوانین لێ هەڵکڕێنن. یەکەمیان ئەوەیە کە لە قسەکانیاندا بە تایبەتی لەم سەفەریدا لوید ئاستین باسی لەوە کرد کە هۆکاری سەرەکی ناسەخانگیری لە ناوچەدا کۆماری ئیسلامیە بە حکمی پشتگیری لە ئەو لایەنانەی کە شەڕی پراکسی دەکەن لە ناوچەکەدا لەو ناوچەی کە بە هیلالی شیعی ناوزەت کراوە پشتگیری لە تیرۆر دەکەن هەروەها مەترسیەکانی ئەتۆمی نزیکبوونەوەیان لە رووسیا لە بۆ شەڕی بەدژی ئوکراینیا و هەروەها بەرنامەی موشکی و درۆنەکانی و خاڵی دووەم ئەوەیە کە هەمویان پێداگرن لەسەر ئەوەی کە بە هیچ کلۆجێک ئیزنی ئەوە نادەن کە کۆماری ئیسلامی دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگە و خاڵی سێهەم ئەوەیە کە ئەوان لەسەر ئەوە مکۆرن لەسەر ئەوە سوورن کە پشتیوانی لە ئیسرائیل بکەن کەوابوو دەتوانم بڵم ئەم سەفەرانە بەگشتی دەکرێت بڵین ئامانجە سەرەکیەکەیان ئەمنیەت و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامیدا. ئەو پەرستنی ئاسایشەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئەم وڵاتانە جەختی لێ دەکەنەوە بە تایبەتی ئەمریکاش دەگاتە ئەوەی کە گورزێک لە ئێران بۆ شێنرێ جا بەهۆی بەرنامە ناوچەکەیەوە بێ بەهۆی سەرکوتکردنی گەلانی ئێرانەوە بێ یاخود بەهۆی ئەو جوم و جۆڵە بەدڕەفتاریانە بێ کە ئێران لە ناوچەکەدا دەیکا بۆ خۆ دەزانی کە ناسر ماوەی لەمەوبەر ئازەربایجان ڕایگەیان فڕۆکەخانەکانی کراون بۆ فڕۆکەکانی ئیسرائیل. ئەمن پێم وانە بێ بگاتەوە ئاستەی بە حکمی ئەوەی کە کۆماری ئیسلامی عادەتەن ئەم کارانە دەکا یعنی ئەگە تۆ سیر بکەی لە مێژووی کۆماری ئیسلامیدا هەندێک جار لە دەستەواژە گەلێک کەڵک وەردەگرن بۆ ئەوەی کە بەرامبەر بە لایەنەکان نەوی بکێشن بۆ وێنە خومینی دەستەواژەی منشوری جامی ژار باز دەکا بۆ وێنە خامنەیی لە نواندنی قارەمانانە و نەوی کێشان باز دەکا. من ئەگەری ئەوە بە تایبەتی ئەو جم و جۆڵانەی کە ئێستا ئێران خەریکە بۆەوەی کە لەو تەریک بوونەوەیە لەو ئایزۆلەبوونەی کە تووشی بۆ خۆی خەریکە ڕزگار بکە زۆر بەعید دەزانم کە ئێران بۆ لای چەکی ئەتۆمی بڕا بووە ئەوەی کە بێتە هۆکارێک بۆ هێرشکردنی ئیسرائیل یان با بڵین بە پشتیوانی ئەمریکا شتێکی لەم چەشنە ڕوو بدە و لە پەیوەندی لەگەڵ ئەو مەسائلەی کە باست فەرموو بە تایبەتی لە ئازەربایجان
هەردووی نێوپێرە وەزیری دەرەوەی ئازەربایجان ئاماژەی بەوە کرد کە ئێمە لە ئەگەری هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئیزن نادەین لە فڕۆکەخانەکانمان کەڵک وەرگیرێ بۆ ئەم هێرشە سەرڕای ئەوەی کە ئەوانە بێکەوە لەم دواییانەدا بە تایبەتی چەلنجی زۆر جدیان هەبوو. بۆیە ئەمن بە باوەڕی خۆم پێم وایە کۆماری ئیسلامی بە حکمی ئەوەی کە ئێستا دۆخی ناوخۆکەی زێکجار زۆر دۆخێکی شپرزەیە شۆڕشێک وەک خۆڵەمێژی وەک ژی لەمۆی بن خۆڵەمێژ لە ئارادایە و هەر کات و ساتێک بۆی هەیە کە لە شوێنێکی نادیاردا لە کاتێکی نادیاردا سەر لە نوێتەشەنە بکاتەوە بە حکمیەوەی کە دۆخی ناوچەکێک تۆگە سیر بکەیت دەرودراوسی کۆماری ئیسلامی لە کۆماری ئیسلامی لەم خۆناغی ئێستادا خراپترین دۆخی خۆیدان و دۆخی نێونەتەویشمان دی و کاتا چ ڕادەیەک لە ئێران تەریکەوتۆ ئایزۆلە بووە. بۆیە ئەمن زۆر بە دووری دەزانم کە شتێکی دەم چەشنە ڕوودا. کاک ناسە بەڕای جەنابە ئەو ڕێکەوتنەی نێوان شانشینی عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێران هیچ شتێک لە ڕاستیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ؟ بەبێگومان مەبەستم ئەوەیە تۆ ئەگەر سیر بکەی هەندێک بە قەولی بۆ خۆیان دەڵێن ترمۆمترێک هەیە لە سیاستدا کە ئەویش بریتیە لە هەڵکشان و داکشانی دراوی وڵاتێک. هەر لە دوای ئەوەی کە ڕاگەیاندرا کە لە دوومانجی داهاتوودا کە پەیوەندەکان ئاسایی دەبنەوە نرخی دۆلار لە بازارەکانی ئێران یەکجار زۆر دابەزی و ئەلبەتە و دابەزینە بۆ معنای نییە کە بڵنگەیش بێتە ئاستێکی نۆرماڵ دیسانەکە هەر لە قەیراندایە ئەم نرخە، بەڵام لە حقیقەتدا ئەم دەتوانم بڵم ئەوە تەسیراتی خۆیە. بەڵامەکە لێرەدا ئەوەیە کە ئەگەر ئەو سێ کوچکەی کە ئێستا عەرەبستان و چین و ئێران بەهۆی چینەوە وەکۆ نێوەنجەیەک لە نێوان عەرەبستان و ئێران دەهێوێت ئەم نێوان ناخۆشیانە کاڵ کاتەوە، لە ڕاستیدا یەک چەمچی لە پشتەوی چەمچی ئابووریە. چونوەر بۆ خۆت دەزانی لە ماوەی ساڵی ڕابردوودا ئەو ئاڵوگۆڕە ئابووریە کە لە نێوان عەرەبستان و چین کراوە ڕقەمەکەی 87.3 میلیارد دلار بووە کە 57 میلیارد دلاری بۆ بەرچین کەوتۆ بۆی کڕینی نەوت و گاز لە ئێران لە داوای لەوردن دەکەم لە عەرەبستان کەچی لە نێوان ئێران و چیندا ئەم پارەیە 15 میلیارد دلار. کاک ناسەر ئەگەر یارمەتیم بێ کاتم زۆر کەم ماوە زۆر بە کورتی پێم بڵێ لەم ڕێکەوتنی نێوان عەرەبستانی سعودیە و هەروەها ئێراندا کێ براوەیە؟ بە پلەی یەکەم چین براوەیە بە حکمی ئەوەی کە دەیهەوێ جگەر لە جێپێخۆشکردنی ئابووری دەیهەوێت چەمکێکی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێتە گۆڕە بە حکمی ئەوەی کە ئەمریکا تا ڕادەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون و دەوری کاڵبووتەوە هەندێک لە چاودێرانی سیاسی بازدا سازبوونی محوەرێک یان بڵێ سیاسەتێکی چینتەوەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن و دواتر عەرەبستان. بەڵام بە باوەڕی من دۆڕاوی سەرەکی کۆماری ئیسلامی بووە هەرچەند تەسیراتی لەسەر ئابووری ئێران ئەم مەسئلەیە دەبێت، بەڵام بەلاری سیاسیەوە پێمانە ببراوە بێت. بەڵێ کاک ناسر زۆر سپاس دەکەم بۆ بەشداریەکەت، سپاس و پێزانینم.